بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان حکومەت هەرێم و حکومەتی عێراق تا ڕادێک وا دەردەکەوت کە ڕێککەوتبوون لەسەرم پرسا بەڵام پێدەچی ئەرخەلەی بۆ دروست بوو بێ بابزانین کێشەکان چین ئایا هەرێمی کوردستان جددی نیە لە پرسەکە یان بەغدا جددی نییە و ئەگەر جددی نین هۆکارەکە چییە و ئایا ڕاگررتنی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان زیانەکانی چین ئەم پرس و باسە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگڕێبار محەممەد ماستەریەک لە گرێبەستەکانی نۆت و غاس کاگڕێبار سڵاو لێبێ بەخێرات سپاس دەکەم سواز بە بەشداریکردن لەگەڵمان کاگڕێبار ماوەیەک لەمەوە بەرێمە بەرنامەمان کرد لەسەر ئەوەی هەوڵەکان بۆ واڕاستەیەن کە هەناردەکردنەوەی نەوت دەست پێکاتەوە بەڵام دەستی پێ نەکردەوە بۆچی عەرقەلەکان چین؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ینی حکوومەتی عێراقی هەر لە دوای 2005ەوە بە تایبەتی لە 2007ەوە هیچ نێتێکی ڕاستەقینەی پیشان نەدا بووی کە شەراکەتی ڕاستەقینە هاوبەشی ڕاستەقینە لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ کووردا جێبەجێکات و ئەو بەلای خۆیە و کوردیش بەلای خۆیە هەر کەسێ بە پەرچەکردداری خۆی دو جار گەشتە ئەو خۆناغی کە هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان ڕابیرێ لە 25 2023 کە 2 ساڵ و 1 ڕۆژەکە لە دوی 4 کورد بە فەرمی هەناردەکردنی نەوتی ڕادستی حکوومەتی عێراقی کرد لەو کاتەوە تا ئێستا ماوەی 2 ساڵە بەردەوام دانوستان ئەمڕۆ نەبەیانی ئەکرێت بەڵام هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆچی لەبەر ئەوەی ئێستا هەم عێراق نایەوێت نەوت هەنار دەکرێتەوە هەم بڕیار بەدەستانیش لە کوردستان مناڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەندیان نیە ینی دۆخێکە ڕاو قازانجێکی باش و ئەوە کۆمپانیەکانیش لەولاوە بوونە دو بەشەوە لە سا 6 لای ئەپیکورە هەنار دەکە ئەڵێ من مەرجەکانی خۆم نەسە پێنم نایڵم لە سا 40 لە دەرەوەی ئەپیکورە کەس خۆی ناکاتە خاوی نازانین ئەوە کێری ئەو مڵێن ئەو لە سەدا چلە قازانجەکە چیاڵی کار بەدەستان لە خازانجیانەکە نەڕوا بە بۆ شێوازە فەرمیە هەر دینارێک لە حکوومەتی عێراقیەوە بگاتە هەرێمی کوردستان لە کۆتایی مانگابێت رازوی پیاچنەوە بکرێت و بزانێ بۆچی سەرف کراوە دیوانی چاودێری دارای عێراق و هەرێمی کوردستان بێ بردبینی کات و هیچ کەسێک ناتوانێت دینار دەستی بۆ بە بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەپێی ئەو شیکارانی ئێمە کردوانە زیاتر لە ملیار و 600 ملیۆن بەرمیل نۆت ڕۆشتووە کوای یاسای بودجەمان کو ئەو ملیارێک و 600 ملیۆن بەرمیل هەناردە کراوە فرۆشتاوە چەندێک کاکڕێوار بە تەقریبی ینی پارەکەی وەڵڵاهی نازانم زۆر زۆرەکە خەیاڵیە بەڕاستیە لەبەرەوە 10 ساڵی ڕێک ئەم هەموو نەوتە ڕۆیشتووە کەس نازانێت بۆ کوێ ڕۆیشتووە پارەکەی چی لێکراوە چۆن سەرف کراوە دراوە بەچی یاسایی بودجەت نییە باشە بەیانی نەوت هەناردە بکرێتەوە ئەبێ ڕادستی حکوومەتی فیدرالی عێراقی بچێتە خەزێنەی گشتی عێراقیەوە دوجار لە پشکی بودجەتەوە بەپێی ئاخر ئامار سەرژمێری تۆ نزیکەی لە 500 بۆ تێت و ماهانە بێت بڵێ دا ئەوەنم دا بموچەوەنم بۆ تەشغیلی ئەوەنم بۆ بەرهێنان سەرف کرد ئێسا هیچ آخر تەسریحی محەممەد شیع سودانیڵێ ڕۆژانە 260,000 بەرمیل لەو هەرێمی کوردستان بەرهەم ئەهێنرێت لەژێر کۆنتۆڵی من نییە ئۆپێکیش ماگەدار کردووە لە حسە عێراقشە بڕێت ئەی باشە کاکە ئەمە یانی بە بڕوای تۆ کاربەدەستان هەرێمی کوردستان لە قازانجیانە لێڵ بێت هەموو مژاوی بێ حساب و کتاب ساف نەبێ کەس نەزانێت چیار خۆیان بیزانن بەدڵنیایەوە من ناتۆم حکوومەتی هەرێمی کوردستان بە پرسیار ناکەم چونکەوە وەزاری دارایی چاوەڕێ شتێبخەنە قاسەکەیەوە مەسەرەن سامانە سروشتەکان هەمووان دەزانین وەزارەتێکی دامەزراوەی نییە ئەڵێن لە جانتایەکە ئەوتەواوە ستافێک بڕیار بەدەستان لەوانەیە ژمارەکان چەند کەسێک بێت بە قەنەعاتی من ئەوانە بسەن بەڵام ئاپی کورد ماڵس کاکینس ئەمە بەیاننامەیە ئەمە دیعاە ناکەین بۆ کەس بەشی کاریش ئێمە زانیاریە خۆی بەیاننامەی دەرکەوتی بەداخەوە لە ئێستادا نەوتی هەرێمی کوردستان ئێمە ئەیفرۆشین ڕۆژانە لە سەڵی 200,000 بەرمیلەوە داهاتەکەی نەبوو حکوومەتی هەرێمە نەبوو خەڵکی کوردستانە ئێمە مۆڵەت باوەڕگرتووە لە کۆمپانیای نەوتی جیهانی بە نرخی لە ساڵ کەمتر بیفرۆشین و لە 28 دلار تا 36 دلار 34 دلاری فرۆشین ئێکە ئەو خۆی بەیاننامەی دەرکردووە ئەمە دیعاەنی ئێمە بڵێن دیعاەکە بەیاننامەی فەرمیە بەیاننامەی فەرمیە باشە بۆ ڕای گشتی بڵاو کردو ئەڵێ بەداخەوە ئەوش پێی ناخۆشە کاکێنچیناوە بزانم مایلز کاکینس بەڵەوە تەبێژی ئاپیکورە بەڵەوە تەبێژ ئێ باشە کاکە ئەوە لە 160 بەرهەمێنانی نەوتی لەجێ دەسایە خۆی بەیاننامەی بەڕسمی دەرەکە ئەڵێ بەداخەوە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان مستەفیدین لە 1 دلاری ئەم نەوت ئەویشەڵێ بەداخەوە ئەویشەڵێ بەداخەوە نەکوردە و نەکوردە و کەبراکە لە ئەمریکا هاتووە
ئەو بەداخە بۆی کە داهاتەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستانی بەداخل باشە کاکە ئەمە یارێکی حکوومەتی عێراقیش ئەوەندەی من وەکو پسپۆڕێک بەداچوون کردە پێی خۆشە نەک ئەم 950 میلیارد 250 بنێرێت بەڵام سیادە و سەروەری 90 دەستی خوا بێت ئەو هەڵی دا مرکزی بێت باشە حکوومەتی عێراقی تا ئاخر نەفەسەوڵەدا بە پارە کێشەکە حەلگات بەڵام کورد نەکا بە شەریک ئەوە ڕاستەکەی ئاپی کوریش ئەڵێ ئێمە مەرجمانەیە مەرجی ڕەهەنمان سەپانۆ لە گرێبەستەکانە ئەبێ حکوومەتی عێراقیش تەسیبی ئەو مەرجە بێت هەر کاتێک قازان و کولفۆ قەرزەکانمان نەدرێتەوە ئێمە نەوت لە کێڵەکان ڕاگری ناڵین بێتە دەرەوە عێراقش لە من ئامادەنی ئاپی کوریش ئەڵێت ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان ئەم عەقدەمانەیە ئەبێ تۆش بێ عەقدێکی وامە لەگەڵا بکەیت عێراقش ئامادەنی ئەوەی کە ومێدێکەیە کە ئەمریکاش وشارەکانی ئەوە نییە کە لە 100% بێت ئەمریکاش گوشارەکانی لە چوارچێوەی بەشێک لە بەرژەوەندی خۆی و بەشێکیش بۆ ڕاگررتنی دۆخینەوە باشە جابایسە باسیکەین هەنی ئەمریکا لەبەر چاوی کاڵیەمێتی گوشارەکە یان لانی کام دۆخەکەی خوێندۆتەوە ئەزانێکە بێ نەوت بم قاچاخیە نەبرێ ینی بە شێوازە ڕسمەکەی خۆی ببرێ ئەمریکا هەم بەرژەوەندی لە هەرێمی کوردستانەیە هەم لە عێراقیشەیە بەرژەوەندەکەی عێراق گەورەترێکە نەوتی هەرێمی کوردستان لە تەواوی کە بڕوا 400 0.5 بازاری جیهانی پڕەکات لێرە هاوکاریکی زۆر باشە بۆی پلانەکانی ترامپ بە ئێستا لەسەر ئێران کە گەمارۆکانی سەر ئێران سفر کاتەوە ئەم نەوتە توانێت لە ساڵ 0.5 بازاری جیهانی پڕکاتەوە نرخی نەوت نێڵە بەرزکاتەوە ئەمە بەرژەوەندەکەی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان لێرە بەڵام عێراق خۆ دەزانی خاوەنی 145 میلیارد بەرمیل یدەکی نەوتەوە ڕۆژانەی سەر 4 ملیۆن زیاتر بەرمیل نەوت ئینتاجەکرێ و نزیکەی 3 بۆ 200,000 بۆ 3 بۆ ملیۆنیەکیش هەناردە کرێت جگە لە غاز و جگە لە پێگە جوگرافیەکەی عێراقیش بۆی ئەمریکا دەوێت لەم نێوان هەرێمی کوردستان کە پێویستی بە هەردوولایە هاوسەنگیەک ڕاگیرێت و ئەم هاوسەنگیە و ئەکات باری هەرێمی کوردستانی تا ڕادێک لار کردووە گوشاری زیاتر بنوێنێ بەرامبەر عێراقش دوورترەکەوێتەوە و ئێران لەو لاوە تێچێنەکات بۆیە ئەوەی کە من بخۆم هیچ ینی گەشتمەوە قەنەعەتەی زۆر ڕەشبینم و ینی ئومێدم نییە بوا بە ئاسانی ئەم بابەتە ئین کرد لە پێشە ترامپ هەندی هەڕەشەی لە عێراق لەسەر بابەتی ئەوەی کە عێراق نوتی قاچاقی ئێران ئیسا کردوێتەوە کێڵگە نوتەکانی هاو بەشە ئێران بە خۆی فرۆشتە بە ناوی عێراق و ئێستا دۆکۆمنت گیراوە و هەستەکەم ئەو بابەتەش ینی هین بۆتەوە تا ڕادێ خاو بۆتەوە عێراق ترسا لە ترسی ئەوەی کە نی ڕۆژە پێش ئەوەی کە ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیران دەچێت کە هەمواری یاساقی و کرێ 16 دلارەکە لە سایتی ئۆیل پرایس من بابەتی خوێندو ئەڵێ رووسیا و چین و ئێران پشتیوانی عێراقن بۆی نەوت لە دەست هەرێمی کوردستان وەرگنەوە بیکەنە مەرکەزی بەڵام لە پڕێکە ئەوە ڕوویدا یعنی بەلای منەوە سەرسوورمان دوایی من ئەو بەداچوونەم کرد سیرەکەم ئەوەیە کە ترامپ هەڕەشەی لە عێراق کردوتی تۆڵەی لێکەینەوە کە بۆتە هاوکاری ساڵکردنەوەی نەوتی قاچاقی ئێران عێراق وتی ئەگەر بێت و نەوتی هەرێم هەناردە نەکرێتەوە نێتە ژێرباری بابەتەکە چیمان بە ئێران کرد بە ویشەکەین عێراق لە نێوان دوو زەرەرە ئەم زەرەرەی هەڵبژار کە لە بەرمیلە نەوت 10 دلار زەرەرکا باشێکە لەوەی کە پێشتر لە یاسای بوجار 6 دلار خۆ زانی دوای کرا بە 16 10 دلار زەرەرکایە گەمارۆیەکی ئابووری تااقەت پڕووکێن کە ئێستا دەبینین تمەنی ئێرانی بۆتە 10 ملیۆن و شتێک تاهاتێت وەزعەکەش دەنەبێتەوە هەمووی چیە گەمارۆکانی ئێران ئەمریکا گەمارۆ خاصر عێراق دۆخی زۆر شڕەبێ و خۆشمان زانی ئەو نوتەی کە هەمووی ڕۆژانە ئەڕواتشێت پارێکی بانکی فدراڵی لای ئەوانە ئەو وەکو وەسیەک ماغانە پارەنێرێت باشە کەواتە ئەمریکاش جدیەتێکی وای نییە کە بەپێی بەرژەوەندەکان و هاوسەنگی و هاتنە پێشەوەی عێراق گوشارەکان یعنی تا عێراق دوورکەوێتەوە گوشارەکان زیاترەکە باشە تا عێراق ڕاکێشێتەوە بەلای خۆیان گوشارەکان کەمترێت کەیش بین باشە ئێستا وا هەست پێ دەکرێت ڕێکەوتنەکە ینی ڕاستە ڕێکەوتن کرا و دەنگی لەسەر دراوە بەڵام هەردوو لە بێدەنگیان لێ کردووە ئەم هەرێمی کوردستان هەم بەغداش زۆر جددی نین لە پرسەکە وەکو باسم کە ئەوانەی نەوتیان لایە ئیشەکەیان ماشی بۆ خوێرە بۆ خۆیان ئاپی کوریش بە ئارەزی خۆی نەوتە فرۆشێ چەند بکار ڕۆژانە ئەی فرۆشێت و قازانج و خەرزی خۆی هەڵەگرێت و تاوا حکومەتی عێراقیشە لە خەیناکە هەر نەوت نەڕوا من چنێ پارە یعنیەوە من بە ینی دوای بەداچوونێکی زۆر گەشتەوە قەناعەتێک کە عێراق واڵێ دەڵێ ئێمە هەرچەند پارە بدەین کێشە نییە بەڵام سیادە و سەروەری نەوت لەژە دەستی خۆمانە بێت کە کورد بووە شەریک مادەی 112 جێبەجێکە نەبێت بێتە مەرکەزی ئەو هەمی خەونی ئەوەیە کە نەوت مەرکەزی بێت نەوت مەرکەزی بێ و ئەمەش لەژێر دەستی هەرێمی کوردستانە دەربێت دەربکە ینی عێراق بەلایەوە گرنگ نییە چەندێ پارە بدات
چەندێک 950 میلیاردا بۆ 950 تیشدا ئاسایە بەس مەلەفەکەی لە دەستدا نەچێت ئەوەیە ئێستا ملانەکە لەوێ عێراق هەوڵەدا بە پارە کێشەکان هەڵکات لێرەش بێدەنگیەکەی کۆمپانیەکان شڵێت بۆ کەنایێرن ئێمەش نەوتە فرۆشن بە 70 دلار نەکا با 20 با 25 پارەی خۆمان دەسەکەوێت پارەی خۆیان دەسەر پارەی خۆیان دەسەکەوێت باشە ینی ئەمە تورکیاش دەڵێ پێ خۆشە نەوتە ناردەکرێت بۆ مشکلیم دەستکەوێت و قازان دەستکەوێت ئەوەی کە زەرەرەکە تەنها خەڵکی هەرێمی کوردستان بەدڵنیە حکوومەت هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە کە دەبینین 10 ساڵە یاسای بودجە نییە بودجەی وەبەرهێنان و تەشغیلی نییە حکوومەت هەموو پرۆژەکانی پەکی کەوتووە هیچ پرۆژەیەکی نوێی نەکردووە پرۆژە کۆنەکان هەموو پێویستی بە چاکسازی سیانەیە و ئەوەش حاڵی موچەیەکە بینین کە بەداخەوە ئەوتانێ خەڵ چۆن هەموو ژیانی خەڵ چاوەڕێ ئەوەیە کە موچەی بۆ بێت موچەیەکی بۆ بێ کە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی بەڵام بۆتە ینی وەکو لە کاتی خۆیان کە دەیتر وازان خێر و سەدەقەیە بەدڵنیایەوە ئەمە بەداخەوە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە ئێمە یعنی کاتی بیریەکە تو کاگڕانکە زۆر خەفەتە خۆ ینی تۆ بە پێی دەستوری عێراق بە پێی مادەی 111 هەرێمی کوردستان خاوەنی سامان نەوت و غازی خۆی شوکاڵێکی نەوت و غازی عێراقی هەموو گەلانی عێراق لە هەرێمەکان و پارێزگاکان هی حکوومەتی فیداڵی نیەکە هی هەرێمەکان ئێمە بە دەستور لە مادەی 112 لە بەرگەی یەکا دەڵێت حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکانی بەرهەمێنەوە تا پێکەوە ئیداری نەوتەدەن بە یاسای نەوت و غازی فیدراڵی عێراق ئامادە نیە دواتر داهاتەکەی بە یاسایەکی تر دابەشەکرێتەوە بە پێی ڕێژەی دانیشتوان و بە شێوەیەکی دادپەروەرانە و ئەو هەرێمانەشی بەعس وێرانی کردوون ئەبێ قەرەبوو بکرێن بەداخ بینیوتانێ ئەوە دەستور دی بۆ شریعەتی ئیسلام و قورئانی پیرۆز ئاەتی 20 لە سوورەی لە خوان ئەڵێ خوای گەورە ئەوەی لە ژێر زەوی و سەر زەوی هەیە بەخشێتی بەو گەلەی کە لەوێ ئەڕۆی بۆ بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان ئەڵێ گەلان و نەتەوەکان لەسەر ئەو خاکی خۆیان توانن سامانی سروشتی خۆیان بەکاربێن بۆ بژانەوەی ئابووری خۆیان میساقی ئەفریقی سەیرەکەی چزانم یعنی ئێمانە نە بە قسەی خواکەن نە بە قسەی نەتەوەی گرتوەکانە بە قسەی کەس ناکەن دەستور و میساقی ئەفریقی و چۆتە دەرەوەی هەموو شتێکەوە چۆتە دەرەوەی هەموو بابەتی ئەخلاقی یاسایی دەستوری ئینسانی باشە تۆ ئێستا ینی خاوەنی غازیت خاوەنی نەوتیت ینی 5.7 تریلیۆن مەتر سێجا غازە کوردستانە 45 میلیار بەرمیل نەوت یەدەک لە کوردستانە 65 لە سنووری سێمانیە شەڕی غەزە ینی ئەوەی کا من لەم یەک دو ڕۆژاوە چۆن 1.4 تریلیۆن غازی تایە ئەوی پێسێجا لە هەرێمی کوردستان لە کۆرمە و یەک دوو شوێنی تر 100 تریلیۆن پێسێجا مەتر سێجانە 100 تریلیۆن پێسێجا هەیە ینی ئەو شەڕە گەورە لەوێ هەیە بەشێکی لەسەر ئەو غاز تۆزە غازێ ئێمە خوای گەورە ئەو نیعمەتە غازی نیوەی گیان پڕکاتەوە ینی ئەوەی ئێمە 100 تریلیۆن پێسێجایە ئەوەی ئەوان 1 بۆ 1.4 ینی تریلیۆنێک و 400 میلیار یا تریلیۆنێک بۆ تریلیۆنێک و 400 میلیار ینی 99 جار زیاترە لە ئێوان سام کردووە 70 جار زیاترە لەوەی غەزە سێکە چکارە ساتێک ڕۆدا لێت شەڕ و فەرتەنێ ئێمە خاوەنی ئەو یعنی گەنجینە گەورەی لە نەوت و غاز ئەوتانێ خەڵکی کوردستان لە چ بارودۆخێکی ئابووری سەختایە ئەوتانێ لە 2014 پرۆژەی تازە نەکراوە پرۆژە کۆنەکان بە نیوە ناچێتەوە کاگرێوار نەوتەکە خێری بۆ نێنێ غازەکە پێ دوایە خێرمان بۆ هێنێ واللهی ینی من زۆجا ئەوڵێم ئەگەر خەڵکەکە ینی هەمیشە دوعا بۆ ئەمە دوور بێ لە مجاملەوە هەنە بۆ کاک باڵ سەرۆکی نیشتمانی کوردستان کاکە ئەگەر ئەو ڕێگەری نەکردایە بڕواکە کاگرانکۆ ئەو شەڕێکە لە غەزە ڕوویدا لە کوردستان ڕێدا چونکە هەر ئەوەی وترا سەرۆکی کۆماری تورکیا بەرز ئەردۆغان و لەگەڵ سەرۆکی هەرێما قسەی کردوتی نەوتی غازی کوردستان هەنار دەکرد بە تورکیا هەر ئەوەندە ئەو بابەتانە بڵاو بووە بینیمان ئێران چنە هێرشی کرد بینیمان چەند هێرش کردەوە سەر کۆرمرد چی ڕوویدا لە کوردستانە رووسیا هاتە سەرخەت هەڕەشەی کرد چونکە ئەوانتیان ئەم غازە بڕوا بە تورکیا بێتە بەدیلی غازی ئێران و رووسیا بەڕێز کاک بافڵ وتی بەسەر لاشەی منە نەبێ بۆری ناڕۆ نەهێشت ئەو بۆری ڕابکێشە و غازە بڕۆشتایە ئەو شەڕە لێرە ڕوێدا باشە چیمان بەسەرا ینی ئەو تۆزێشمان مابوو بەهۆی غازەکەەوە ئەو تۆزێشمان تیا ئەی تاکی ئارواتوانین احتفاظی پێ بکەین وڵای ئەوە ئیتر زانی چۆنە ئەم بابەتێکی فرەڕەهەندە ینی من کاتی قساکەم زۆر بە حەزەر ئەبێ عێراق بە قۆت بێتەوە بەهێز بێتەوە ینی نە زیاتر پەیوەندی بە ئێمەوەیە بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان وەکو کورد بەگشتی و یەکێتی نیشتمانی کوردستان لەم زۆناکە حاکمی ئەم زۆنەی و غازەکە لێرەیە حساباتی زۆر وردیە کاکەین کاتێ شتەنەوە ئەم بابەتانەوە ینی تۆ هەنگاوێکەنی بەسەرن حکومەتی هەرێم و تورکیا وتیان غازە ناردەکەن یەکسەر رووسیا و ئێران هاتە سەرقەت چکارە ساتێکیان ناوە ئەمە هێشتا هیچ نەکراوە ئیجاگەر بکرێت لەبەرەوە هەر هەنگاوێک لە بواری غاز و نەوتاکە ئەینێت ئەبێ حساباتی وردکەی ئایا بەژەوەندی رووسیا زەرەری رووسیا ئێران تورکیا چین ئەم دەوڵەتانی ترچێت لەم بابەتە ڕاست
کاگرەوە یعنی بێ زۆر بەوردی تەعامل دوا پرسیارم هیوایەکەیە بۆی هەناردی و تێرەم دەست پێ بکاتەوە ئەگەر لە منە پرسی من بۆخۆم هیوام لە تۆ پرسم من ئەگەر ڕێی من بێ من هیوادارم هەناردەکە چووکە محەممەد سیاسودانە ئەڵێ بێتە 350,000 280 بەس ناڵێک کەی و چۆن و چی عێراق تا ئێستا ئامادەی دەرنەبڕیوە بۆ ئاپیکور خۆی ئێستا گرێکیۆرەکە ئەوەیە عێراق بێ ڕەزامەندیدا گرێبەسێکی تازە بکەن گەرنتی زمانی قازانج و کولفە و قەرزەکانی ئاپیکور بکات عێراق شنایکە سیوێکی دوانزەی ئەم ساڵیش یاسای بودجێ 2025 کۆتایی دێت جارێتی یاسای بودجە دانرێت ڕاستە ئەو بەرگەش کە مار کراوە هیچ مەفعولێکی نامێت کەواتە کەوتە بۆ شایەکی یاسایی ترۆ بۆ بابەتەکە ڕێکەوتنی تری ڕێکەوتنی تازە حکومەتی تازە مانگیدا هەڵبژار نەکرێت کێیە چۆنە چییە گوشارەکان چۆنە بن من بۆ خۆم گەشتبین نیم تە نازانم هیوادارم ینی بەیانینەوە تەنار دەکرێت بەڵام گەشتبین نیم کاگرێبەر محەممەد ماستەر لە گرێبەستەکانی نۆتوغا سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ